خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی تایبەتی پانۆرامادا لەناو یاد و یادەوەری 51 ساڵی حزبێکی تێکۆشەری نیشتیمانی و کوردستانی داین. 51 ساڵ بەرلامڕۆ لەسەر شان و بەهێز و وزەی خەڵکی تێکۆشەری ئەو نیشتیمانە وەکو خۆری بەرەبەیان و بۆ ڕووناکردنەوەی نیشتیمان لە شەوە زەنگی تاریشیدا لە ناو شاخەکانی کوردستاندا ژن و پیاوانی کورد، گەنج و لاوانی کورد لە دەوری یەکتر کۆبوونەوە و لە ناو هێزێکی نیشتیمانی و کوردستانیدا وتیان هەتا کوردێک مابێت کوردستان هەمیشە بەسەربەرزی دەمێنێتەوە. ئەم یاد و یادەوەریانە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە، دامەزرانی یەکێتی تەنها بۆ حزبێک بۆ خەڵکانێک نییە کە لە چوارچێوەی ئەو حزبەدا خەبات دەکەن، بەڵکو بۆ هەموو کوردستانە. کاتێک ئەو حزبە لە چوارچێوەی لە ڕاپەڕی نەمەزنەکەی خەڵکی کوردستاندا خەباتی کرد، ڕوبەڕووی بەعز بووە، ڕوبەڕووی هەموو ئاڵنگاریەکانی سەر ئەو نیشتیمانە و خەڵکە بووە، تەنها بۆ یەکێتیەکان نەبوو، پاراستنی یەکێتیەکان نەبوو، بۆ کوردستان بوو. ئێمە لەو بەرنامە تایبەتەدا دەمانەوێت لەگەڵ چەند تێکۆشەرێکی دیار کە هەم لە ڕووی کۆمەڵاتی و سیاسی و سەربازی و ڕۆڵی گەورەیانەوە گفتوگۆ بکەین. بەرنامەکەمان بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز محەممەد وتمان سەرکردە و فەرماندە و پێشمەرگەی دێرین کاک محەممەد زۆر بەخێر بێ، هەروەها گوڵشەنخان یاخود گوڵەخان یەکێک لە کادیرە دیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین، هەروەها بەڕێز محەممەدی کاکەمزە فەرماندە و پێشمەرگەی دێرین و کەسایەتی کۆمەڵاتی. زۆر سوپاسدانەکەم بۆ دەرفەتە. کاک محەممەد لە جەنابتەوە دەست پێکەین ئەو کاتانەی کە سەرەتای شۆڕش لە دەڤەری پشدەر و لە ینی زم و جۆڵەکان دەستی پێکرد، ئەگەر بۆ جی لە تازەیە بۆونەوە تازەیە جێڕانەوەیەکمان بۆ باسکەی چۆنچۆنی بوو، چۆن ئێوە لە تەمەنێکی کەمدا توانیتان لە دەوری یەکتر کۆ ببنەوە و ببنە هێزێکی پۆڵاین بۆ پاراستنی خەڵکی کوردستان. زۆر سوپاس. ئەوەڵ جار سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای کورد و کوردستان و ڕێگای ئازادی، بە تایبەتی شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، شەهیدەکانی ساڵی 1976 جارێکی تر سەری ڕێز لە ئاستی خوێنیان دادەنوێنم. ئێمە وەکو پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو جارێک کە شۆڕشی کورد نەکسەی بەسەر هاتووە 20 ساڵ 30 ساڵی کەوتۆتە بین، بەڵام ئەم جارەیان کە شۆڕشی ئەیلول نەکسەی بەسەرداهات تەنها چەند مانگێکی خایاند کە تێکۆشەرانی کورد و کوردستان، تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر بەڕابەرایەتی یەکێتی و سەرکردایەتی جەنابی ئیمام جەلال و سەردەم سەرکردەکانی ئەو کاتەی بڕیاریاندا سەر لە نوێ جارێکی تر شۆڕشی کورد زیندوو بکەنەوە و شۆڕشی نوێ دەست پێ بکەنەوە. لەو کاتەیدا کە شۆڕشی ئەیلول نەکسەی بەسەرات بوو، حزبی بەعس و حکوومەتی عێراق سەرکەوتنی گەورەیان بەدەستهێنا بوو، ئەو کاتەی هەم لە ڕوانگەی سیاسی هەم لە ڕوانگەی سەربازی حکوومەتی عێراق سەرکەوتوو بوو، چونکە شۆڕشی کورد نەکسەی بەسەرداهات و لە سەرجەم کوردستان کۆتایی پێهات و هیچ چەکدارێکی شۆڕشی ئەیلول لە ئارادانەما. دەو کاتەدا کە خەڵکی کورد تووشی ئەم کارەساتە گەورە بوو، ئەم خەمبارە گەورەیە بوو، لەو کات و ساتەدا بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەد لە نوێژارێکی تر شۆڕشی کورد دەستی پێکردەوە و لە کوردستان و هەر کەس بە چەکی خۆی و بە ئیمکانیاتی خۆی ئەو کاتەی هەر ناوچەیەک بۆ خۆی لە ئاستی خۆی دەستیان پێکردەوە. زۆری نەخایەند ئەم جوڵانەوەیە پێشدەر، باڵەکایەتی، بیتوێن، هەڵەبجە، شارباژێر، کۆیە، گەرمیان، دەشتی هەولێر، بادینانیشی گرتەوە لە ماوەیەکی زۆر کەمدا، چونکی خەڵک ئارزووی خەبات و تێکۆشان و شۆڕش بوو. ئەو کاتەی لە پەنجەی دەستەوە دەستمان پێکرد بە چەکی خۆمانەکەم بوو، لە پەنجەی دەستەوە دەستمان پێکرد، بەڵام وردە وردە جوڵانەوەکە گەورە بوو
سەرکردەکانیش سەرکردی دیار بوون ئەو وەختی ناتوانم ناوی هەمویان بێنم بەڵام ناوی چەند کەسێک دەتوانم بهێنم ئەوانەی کە لە ساعی کوردستان بوون ئەوانەی دەروێ وڵاتنا شەید ئارام ڕسوڵ مامەندی ڕەحمەتی شەید عەلی عەسکەری شەید دکتۆر خالید شەید تایری عەلیوالی شەهید شەید تایرمود قادر عەزیز سید کاکە سعدی گچکە ئەو لە چوارچێوەی شۆڕشی نوێدا کۆبوونەوە محمود سەیدە لە باڵەکایەتی قادر خەبات لە باڵەکایەتی خزمانی دۆڵەڕەقە بایزاغا محەممەدی کاکەمزەی سوارەغای شەید عەلی نەبی ئەوانە لە دۆڵەڕەقە و لەوانە سەرجەم ئەوانە هەرچەندە ئەو وەختی جیازی پەیوەندی و ئەوانە زۆر کەم هەبوو ئللا بەنامە و لە ڕێگای تەنزیمی داخلیەوە نامەشتەکان دەگەیشت و ئەوانە چونکی حکوومەتی عێراقی ئەو وەختی سەرجەم کوردستانی داگیر کردبەوە گرد و چەپۆلکە نەمابوو شار و شارۆچکە نەمابوو کە حکوومەتی عێراقی دەستی بەسەردانەگرێتەوە بەردەوام بوو ئەم جوڵانەوەیە دەنگێکی زۆری دایەوە لە هەمان پاییزدا لە هەمان ساڵی 1970دا حکوومەتی عێراق سێ پەلاماری دەست پێ کرد لە هەمان ساڵی 1970دا یەکیان لە ڕانیەوە بۆ دۆڵەڕەقە و ئەم دۆڵی شاورێ ئەوانە بۆ سەر بایزاغا و محەممەدی کاکەمزە و شەید عەلی نەبی و سوارەغا ئەوان کە لەوێ پێشمەرگە بوون لە یەک ڕۆژدا لە هەمان ڕۆژدا لە سەنگسەرەوە بۆ دۆڵی سێوەیس و قەڵاتوکان و بناری قەندیل کە شەید عەلی عەسکەری سەرەتای شۆڕش بەڵ هەر لە یەکەم دەستپێک چەند مانگێک بوو جوڵانەوە کە دەستی پێکرد بوو لە سەنگسەرەوە بۆ قەڵاتوکان و سێوەی سوانە کە شەید عەلی عەسکەری و شەید عەبدوڕەحمان سێوەیسی و پێشمەرگەکانی منتیقەی خزمایەتی مەنگوڕایەتی لەم ناوچەیە بوون لە هەمان ڕۆژدا لە قەڵازێ و بۆشی وەڕەز و سونێ کە ڕسوڵ مامەندی ڕەحمەتی و حاجی برایمی و من و پێشمەرگەکانی منتیقەی پێشدەر لەم سنوورە بووین لە هەر سێ شەڕەکە حکوومەتی عێراقیشکا چونکی ئەو وەختی جێش عێراقی چەکداری کوردی ڕەگەڵ نەکەوت بووە چەکداری کورد بەشدار نەبوو ئەو کاتەی نەگەیشت بۆ ئەو کاتەی کە چەکداری کورد بەشدار بێت و هاوکاری جێشی عێراق و حکوومەتی عێراقی بکەن لە دۆڵەڕەقە هێشتا کەرەستەکانی بەردەستان چەک و تفاقی بەرزتان زۆر کەم بوو هەر بە ئەوانی خۆتان کۆتان کرد بەو فیشەکە ژەنگاوی ئەو چەکانی کە لە ماڵی خۆمان لە کوردستان بەجێما بوو خەڵک خۆی حاشاریدا بوو لە هەر سێ شوێن بە باشی حکوومەتی عێراقیشکا لە دۆڵەڕەقەی شکات هەتا هاتەوە ناوڕانیە لە سێوەی شکاتان هاتەوە ناو سەنگسەر لە شیوەڕز و سونێشکە هاتەوە ناو قەڵازێ ئەم سێ شەڕەت لە یەک ڕۆژدا بوو ئەم پەلامارە دەنگێکی زۆر گەورەی دایەوە لە سەرجەم ناوچەکانی کوردستان بیسترا زیاتر جم و جۆڵەکە و خەڵکی تر ئومێدیان پەیدا بوو کە ئەمە شۆڕشێکی تازەیە شۆڕشێکی نوێیە گروپێک و دوو گرۆپ و ئەوانە نییە دەستیان پێکرد بێ و حکوومەتی عێراقیش بووی معلوم بوو کە ئەوە شۆڕشێکی ترە و شۆڕشی نوێ و سەر لە نوێ شۆڕش دەست پێکردەوە و شۆڕشی کورد جارێکی تر شۆڕ دەکاتەوە زۆر باشە دێمۆلات بە پارچە پارچە لەو سێ شەڕەدا ئێمە لەو قۆڵی شەید عەلی عەسکەری ئەوان لە دۆڵی سێوەیس دوو پێشمەرگە شەهید بوون سەید حەسەن و شەید فاقی حاجی مستەفای کە خەڵکی قەڵازێ بوو هەردووکیان لە گوندی توتمەی نەژراون ئەو کاتەی دەتوانم بڵێم ئەم دوو شەهیدا شەهیدی شۆڕشی نوێن لە ساڵی 1970دا زۆر باش دێمۆلات گوڵەخان ڕۆڵی ژنان لە خەبات لەو دروستبوونی و شۆڕشی نوێ چی بوو بە تایبەتی تۆ دەمێکە لە ناو ڕێخستنەکانی چێتی نیشتیمانی کوردستاندای دێرە چۆنچۆنی بە تایبەت لە دەڤەری بیتوێن چۆنچۆنی دەستی پێکرد بەڵێ سەرەتا پیرۆزبایی لەو ڕۆژە پیرۆزە دەکەم کە ڕۆژێکی گەورە و گرینگە بۆ سەرجەم گەلی کوردستان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرەتا و دەستپێکردنی شۆڕشی نوێی گەلەکەمان بوو بەڕابەراتی بەڕێز مامجەلال ڕوحی شاد لێرەوە سڵاو بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی و بۆ هەموو تێکۆشەران و ئەوانەی کە ماندوو بوون بەو شۆڕشەوە بە خەبات و ماندووبوونیان توانیان ئەو ڕۆژە دروست بکەن بەڵێ دیارە ئێمە وەکو ژن لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتای لاوەتیمان بوو کە زانیمان شۆڕشێکی نوێ دروست بووە لە ناو کوردستانی باشوور
ژنانیش کە بەرنامەماندی بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی ناوخۆ بێ جیاوازی ژن و پیا و ئەوەی کە تەمەنی 18 ساڵی تەواو کردو بۆی هەیە بێ ساڵی چەند پەیوەندیت کرد؟ ئەمە لە ساڵی هەفتاحوت هەستمان پێکرد کە ئەو شۆڕشە هەیە من بە حکمەوە لە ناو خێزانەکەماندا ڕەنگە کاک محەممەد نزیکە شادی ئەوە بدا بنەماڵەکەمان بنەماڵێکی شۆڕژێر بوو و بابم یەکێک لە ڕیفیقە کۆنەکانی بەڕێزمام جەلال و ماڵی کە سوکارەکەشم زۆربیان پێشمەرگە بوون لە شاق برام ئامۆزاکانم کە سوکارمانەمە هەر لە هەفتاحوتەوە کە سوکارەکانمان هەمووی زیندانی کران بەرەو بەغدا و شەترە و ناسرێ و ئانەشیان بردن نەک نەفیکردنەوەانە جیران و دەست بەسەر کران 2 ساڵ هەر بێسەر شوێن بوون نەختێکیانە تا کوڕەکان شەید نەبوون هەر نەشگەڕانەوە بین لەسەر ژن قسە بکەین بەڕاستی ژنان توانیان لەو سەردەمەدا کە پێی دەڵێن سەردەمێکی زێڕین توانیان لەو باشەی کە یەکەتی نیشتیمانی کوردستان ڕێگای بۆ خۆشکردن بۆی بتوان بێنە ناو خەبات و کۆڕی تێکۆشان قۆڵیان هەڵماڵی و لە هەر شوێنێک دەگەڕین بە دوای ئەو بنەماڵانەدا ئەو کچە باشانەدا ئەو ژنە بەڕێزانەدا بۆی بتوان ڕێکیان خەن لە ناو ڕێخستنەکاندا ئەو کاتە 2 ژن 3 ژن زۆر بوو مەترسیەکان بەڕاستی من وەکو خۆم ئەوەندەم مەترسی دیت و ئەوەندەم مەترسی لەسەر بۆی ماڵمان ئەو کاتە لە سەنگەسەر بوو کە سەرەتا دەستمان کردووە بە خەبات و چوینە ناو کۆڕی تێکۆشان چونە ناو ڕێخستنەکانی یەکەتی نیشتیمانی کوردستان و من ئەو کاتە سەر بە شەید کەمال زورکەیی بوون کە لە پرسای پۆلی سەنگەسەر بوو کاکەمی نوام قادر ئێستا لە بەریتانیا لە پرسای و کەرتی ڕێخستنی قەڵازێ لە شانەقسە شەید بەڵێ گۆڕەکەی لەوێ بەڵێ لەوەیە کوڕەکەشی ئێستا بە سپاس بەپاکە لێرە کاکاروان ئەندامی ئەو ماڵبەندەیە و لە خەبات و تێکۆشان بنەماڵەکەی بەردەوا من ئێمە لەو کاتەدا من هەم وەکو ڕێخستن ئیشم دەکرد هەم وەکو تەتەریش هێنانی نامە و ئاڵوگۆڕی هەم ئەو نووسراوانی کە دەهاتن من زۆر دەیانیش جارچمەتە قەڵاتوکان هاتوومەتە دۆڵی شاورێ ڕۆشتوم بۆ بەری مەرگە لەوێ شەهید محەممەد سوڵتان ئەو کە باز دەکەم کاکەمال و محەممەی حەمە باقیش نازەم من دوای ڕاپەڕی نەمدیتەوە ئەوانە لە نووسەران بوون هەواڵ کوێستانی هەرچی بڵاوکە کراوەیە کە دەردەچوو دەتانگەیاندە خەڵک دەمانگەیان ناو سەنگەسەر بۆ سلێمانیمان دەبرد لە سەنگەسەرەوە بە پاس دەڕۆشتین بۆ سلێمانی دەمان برد بە ماوەستا ئەحمەدی سزن ماوەستا ئەحمەد ئێستاش لە هۆڵندا پەیوەندی پێمەوە هەرماوە خێزانەکەی ناوی ناجیەخان بوو یا ئەو دەهادیا ئێمە دەڕۆشتین ئەوەی کە ئەوە سەرەتای چالاکەکان بەڵێ زیاتر دەکەین گوڵەخان ئەنجا تۆ گوڵەخە هەرچەند ناوی گوڵشەن خان و ئانەبی تۆ لا ناو ڕێخستنەکان ویچێتێر بە گوڵەخان باشە سپاس دەکەم محەممەدی کاکەمزە هەندێک خەڵک دەڵێ کاکە حەمەوەندەش دەڵێن مامە حەمە وانێ هەردووشی کاک محەممەد شایەتی بۆ دای بەڵام دەمێت زەنابەت باسی سەرەتاکان بکەی ینی دەڵێن لە دۆڵی شاورێ و لە منتیقەی ئاکۆیاتی و بە تایبەتی دۆڵی شاورێ هەتا شاخێک بە پێوە بێت تا شاوریەک و ئاکۆیەک بێکەوە بە پێوە ناهێڵن دوژبن لەو منتیقەیە بێ دەبێت هەر بە ئازادی و بە سەرفرازی بمێنێتەوە چۆن بۆ ئەو ڕایڵە خەڵک ئەخەوە تا مشایەتەکەی ئەو ڕایڵە چۆن بوو لەگەڵ یەکێتی دروستان کرد کاک محەممەد لە سەرەتایەوە ئەمن پیرۆزبایی یەکی شەش لە هەموو یەکێتیەکانەکەم ئەوانی تووڕۆژ بووبوون ئینشاءڵڵا دەبی چاک ببنەوە ئەوانی گەندشن خوێنیان گەرم بی وەکو یەکی 6 ئینشاءڵڵا دەبی ئیش لەبۆ یەکێتی بکەن ئەمە لە دوای شۆڕشی ئەیلول ئەمن لە شۆڕشی ئەیلول پێشمەرگە بووم کە شۆڕش ئەو وەزعی بەسەرات هیچ مەزالی تێدا نەبوو هاتین تەسبیلی حکومەتی بووینەوە ئەمن شەید حەلی نەبی و شەید کوێخە برایمی برام هاتین تەسبیلی فەوزێکی بووینەوە لە نۆرە و گەڕاینەوە بەڵام کە گەڕاینەوە ئەمە کەرستەی پێویستی خۆن تەواو هەبوو تفەنگ بوو شەک و شتی خۆن بە تێری هەبوو نەک بکەمی بە زیادەوە بڵێن ئەتوانی سەرەتای شۆڕشێکی پێ دەست پێ بکەین هەر لە ساڵی 76 پازدەی 6 پێش هەنگین ئەمە 2 خزمەکەم هەبوو ناوی محەممەدە شێتە بوو خەڵکی سەرچایە بوو جەماعەتی ماڵی نەوزاری ئەمربەگی بوو چەکرا بوو دیارە لەگەڵەوانیشیدا هەندێک شتی وای کرد بوو کە نەحاوە هاتەکنم پێ من لە ڕانی و چارخۆنا ناحایمەوە هاتیمە و لێرە بحایمەوە تۆ چت پێ گوتی سیلعم پێوێت کەلاشکۆفەک و بڕنەوە کمێدان یەکی 10 دیناری ئەو وەختمدان یەکی ڕوومانەک یەکی 100 فیشەک تم بژڕۆن حاوانرەوە شوحایدی من لەوڕۆ چاوەڕێمە لە کوێن دەرەگوتیانە چینەکانی کۆلات دوزن یادەینە سەراوێ ئەوڕۆ ڕۆی ڕۆژ هەفتەم گوێت لە تەقەیبی ئەو ڕۆژەی ڕۆیشتن ڕۆژ هەفتەم گوێم لە تەقەی بوو لە ماکۆکی لە هەمووی تەخەبوو دووشەی بەسەرداچوویە 3 هاتنەوە دوو کەلاشکۆفی سوخوانی نابوون و یەکیان خەراب بوو لە کیوە کەوت بوو یەکیشیان ساغ بوو دووبارە
فیشک پشتم کردنەوە بداوتم لەو شاخانە شێوەر ناری بەرن فیشک پێیا بەرن بەرەو بەهاریش بوو ماڵ چوونە کوێستان و ئانە خوا بحاوینەوە بەو نوعی بەفرەتێکی دیکە گچکەی دوو کەسم پێکی نابوو شەید ڕەحمانی ئیبراهیم گورگەی و شەید فدری ڕەحمانی خەڵکی مێردێرە و شەکەڵی بوون ئەوانیشم نار لە پشتی پلنگانێ چوار جوندی ئەگەڵ حیمای جادەی بوون تەقان لێکردین یەکیان کوشت دووشیان بریندارکردن یەک شەڕی کرد ئیڤاکیان عەسکەر گەیشتێ حملەکەەوە جێبەجێ نەبوو ئەمە لەو دەمای ڕادەستن پێکرد دەست پێکردنەکە بەڵام ئەمە بەرنێتی ئەوەی بووینە کە خۆ بحاوینەوە لەو شاخانە کەنگریژ ئەمریکاش بوو میشان بچ بەگەڵێ ئەوان بەردەوام بوون لەسەر ئەو لێدانەی کە دەبم دیارێکردن کوێ دیارکەم لەو جێی لیانەدا و جوندیانە کوشتن هەتا کەنگین هەتاتە مانگی کەنگین هەتا دەوری مانگی نۆ ئەوانە بوو وە بزانم مانگینەوە بوو پێشمەرگە پەیدا بوونەوە بایزاغە لە دوی نردم ڕۆژە چەند گوتی بە وەختی وای هاتیە بچینە دەرێت و چت دەبەردەستە وەکو چەک و سیلا عشتیوانە ئەمە چەکن زۆرە شاوریەکانی یەک مانگە چەکێکی دانمی جاوی دوو سێشی هێ و فیشەکی شەر بە زۆری و ئامادەین تێدا گوتی مەفرەزێکی باش حاضرکە ئەمیش دێمە دەرێ بە توش دەی گوتی ئەمیش دێ تم باشە جەیەکی لە بە دیارکردین لە پاشقۆتەڵ بە وڵات و هەرنای پاشقۆتەڵا دەین پاشقۆتەڵی ئەت پاشقۆتەڵی ئەمە نەوەڵ ئەو کاگاو سەر بوو لە پشت پاشقۆتەڵە جەیەکی دیار گوتی ئەو شەو ئەنگوەرنە دەرەبیش دێمە دەرێ بە چوین سێزدەکە ساتین تا بەری بەیانی تجارکردن هات بەڵام بەیانی گەڕاینەوە بە ڕەموو ڕەبای عەسکەری بەناوڕیاندا گەڕاینەوە چوینەوە بەیانی گوتیان بایزاغ مەڕی تەعاونی برد و بە گڵە زەردەیدا سەرکەوت و بەرەو خەندیلی ڕۆی ئەمە لە جێ خۆماینەوە پاش هێشتا لەگە پێشمەرگەی پەیوەندی پێشمەرگە هەر نەبوو هەر ناوینە برست جیان بەڵام ئەمە وەک خۆ ئامادە بووین هەن بوو بەخۆ هەبووین کە مەزانی ئەو چینەوە دەنەمەش لە جێ خۆ تقریبان توانایەکن هاتە بەرە زیاتر ئەو دوو زەلامانەی کە کەشە بوو بوون و نەمەزانی چیان لێ بکەم بە تەمامم گیان نێر بە ئێرانێ لە ڕێی خزمانی بۆ لێوەرە بە منتقەی خانێ تا بوهاردا دێ لێ بحاوێنەوە کەوان چوونێ دەرەگوتم بڕۆنەوە هەڕونە قەندیلی نردن مەکرد ماڵشکی ئیسماعیل وەرتی لێ بەڕێکردن چوونە قەندیلی پاش ماوەکی بایزاغە لە دوو نردین چوینەوە دەرێ لە کۆمتان کۆبوونەوەکیان پێ کردین و مەفرەزە تەشکیلاکی لەبۆ کردین ئەمریان کرد بە ئەمر مەفرەزەی ئەو منتقەی دۆڵی شاوری ئەوانە شەید حەلی نەبی و هەندێک برادری کە 16 پێشمەرگە لێ دروست بوون لەوێ دروست هاتینەوە منتقەی خۆ ماینەوە و پاییزەکەی ڕۆژێکیان بایزاغەش هات لە وڵاتی جێشی عراقی هات ئەوەی کاک محەممەد باز دەکا جێشی پێش من مانگی 11 هەفتا شەڵم ئەوانی دوو شەڕ ئەمە دوو شەڕی گەورەکردن دەوێت مانگی 11 هەفتا شەش هێزێکی گەورەی جێیش هات هێزەکان بە کۆپتەران بردە سەر چای ماکۆکی بردیانە کوڵاوی دیوانەی لیوەیەکی شاتەدارە بەنێ دۆڵی شاورێ بایزاغە لە وڵاتی ئەو وەختی چوین لە گوڵانە کۆبوونەوە کرد تەوزوع بووین بە سەر شوێنە بە زەحمەتەکاندا قۆپی پەسیوان و پشتی ناوزینان و سەر ماکۆکیش ئەمن چوومە سەر ماکۆکی بە دوو کەسەوە سێ کەس بووین چوینە سەر ماکۆکی بەرای ئەو فەوزەی کە دێتەوێن دەرێ سپەینە پێشیان پێ بگرین محەممەدەشێتە و ئامۆزایکم ناوی محەممەدەویش ئەمارسێک لێن دەرێ شێ چوین بەفری شەباری بەفرگەی بۆ پشتی پێی و زیاتر زۆر باران و ڕەهێڕ و بەفر بوو بنبەردەکەی شۆڕەشی ئەیرودم پێ ئەزانی چوینە بنبەردەکەی ئاگرێکی گچکۆکەم هەڵکرد و تا بۆ ڕۆژ چوین تەماشای ئەو جێشەی هینا بوویان لەبە سەرماکۆکی زانیم کەس نەما هەموو ڕق بوو هەندە سار بوو بەفر و بارانێک بوو ئیسابی نەبوو چوار پێشمەرگە لە خوارە خوان بوو با جیهازی هۆکتۆکی پەیوەندی بە بایزاغای بکرد گوتی کرەنگۆ دەنگ و باز گوتم کرەما هەچی هات پێ هەمووان بردیە تی لەکوێ جوندی دیار گوتم لاسنگران شوێنێک ئاسنگران گوتم جوندی لاسنگران لە بە خۆی پەسیوانە هەڵەگەڕێن هێزی لێ بوو شەید ئەنەبی لێ بوو محەممەدی عەجیباپیری و مەجموعەکی پێشمەرگە لێ بوون دەگوتی تووشەکەی گوتمە من ئێرە بەجێ دەڕم بێمەوە خوارە گەر شەڕ ویست بۆ دەرێ گەڕاتمە خوار چوار پێشمەرگە لە خوارە منە خۆپەکەندانا بوون زۆر سەرما بوو گوتم ئەنگۆ کوماینە چوو کردیەکەن کوڕک بوو ناوی قادر پوشۆ بوو گوتی ئەو شەو چوار زات دەستانم نەگرتێ دۆخینە بکەم میزما بە خۆدا کردیا هەموو جێم ئەبەرایەدا بووینەوە هاتینە گوڵانی ئاگری مزگەوتیان لەوە خۆش کردین دانەکەن خوارد لە ماڵەوە دانە خوارد بۆ تەقە لێوێن دەرێ جێش گەیە پێشمەرگان و تەخە دەست پێکرد ئەمە لێوە ڕەغاردا چوین ئەو کاتە ئەوە دروست بوو بوو مەفرەزەکان مەفرەزە بووین شازدە کەس بووین مەفرەزە بایزاغەش هات بخوار ئەوش قۆتێکی گەڵدا بوو 6 هەفتا کەسێکی گەڵدا بوون ئەوش لە وڵاتی بوو
هەڵاچوین لەو شەڕێک کە بەشدارین کرد 11 مەتن پێ بەجێشتن دەبوو یان 11 بوو بە چەکەوە دەیشی شکان سەرژێر کردەوە تا تۆڕانی گەڕاینەوە ئەو دەنگدانەوەیشی گەورەی هەبوو دەنگدانەوەیەکی گەورە یەکەم نەزانم پشت دەروانە ئەو ڕۆژە بوو یان نا بەڵام دەنگدانەوەیەکی زۆر گەورە بوو مانگی 11 بوو بەرەو پاییز بوو ڕۆژێکی تەڕ و باران بوو لەوەی دانەبوو تەڕ و بارانی گەڕاینەوە جێیش هاتەوەڕانێ لێن بە دوور کەوت هەتا کەنگین هەتا هەفتەی سێ هەفتا هەفت دووبارە دیوایکن ئەسکەر بوو هاتەوە بەڵێ زۆر باش زاواسیەوەش دەکەینەوە ئەوە سەرەتایەک بوو بۆ شۆڕش هەڵگرسانەوەی شۆڕ کاک محەممەد خوا لێ خۆش بوو سەرۆک مامجەلال زۆر لە دەڤەری پشدەر ماوەتەوە من چوومە خڕی ناو زەنگ مەقەڕەکان ماون ینی شوێنەواریان ماوە توانەوە مەقەڕی کاک محەممەد وتمانی بووە و هەموو مەقەڕەکانی کاک محەممەد وتمانی بوون ئێرەش ماڵی مامجەلالی بوو سەرەتای هاتنی سەرۆک مامجەلال بۆ پشدەر چۆن بوو پەیوەندیت لەگەڵیان یەکەم دەمەوێت جارێکی تر داوای لێبوردن لە ئاستی کاک ملاز عومەر عەبدوڵڵا بکەم کە لە ئەوڵجار لە بیرم چوو لە سەرەتایی یەکێک بوو لە سەرکردەکان یەکێکە لە سەرکردەکانی دەستپێکی ساڵی ڕێزمانەیە بۆ بەڕێز ملاز عومەر کاش داوای لێبوردنی دەکەم کە لەگەڵ شەید ئارام و ئەوان لە بیرم چوو ناوی بهێنمەوە ئەوانە شۆڕشی ئەم جارەمان هەم شۆڕشی شاخ و هەم شۆڕشی شار بوو سیاسەت شار گرێدراوی یەکتر بوون هاوکار یەکتر بوون پشتیوان یەکتر بوون دایمە پەیوەندی ڕۆژانەمان لەگەڵ یەکتر هەبوو ئەو وەختی شای ئێرانیش هات بوو سەر حدودی گر بوو تەنسیقیان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقی زۆر لە پێشمەرگەکانی ئێمە کە لە دیوی ئێران حدودیان دەبەزان لەو دیو دەگیران و تەسلیم دەکران و ئەعدام دەکران جەعفەر و شەهاب و ئەنوەر ئەوانە سێ سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستانن جێگە لەوان خەڵکی تریش شاگرتی و تەسلیمی کردەوە و ئیعدام کران ئەوانە شای ئێرانیشمان هەردووش بوو ئەو وەختی شا نەڕووخا بوو جەنابی مامجەلال ساڵی زستانی حەوت کە هاتەوە داخلی خۆمان و هاتنەوە لەگەڵ کاک نوشیروانی من بارگایەکەم هەبوو لە ناو زەنگ خانوویەکەم هەبوو حاضر بوو چۆڵم کرد مامجەلال و ئەوان چوونە ناو ئەو خانووی بەردەوام سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پشدەر و لە پشدەریش لە ناو زەنگ و زەڵێ و شوێنی ئەوانە بوو یەکەم بارگای پێشمەرگەی شۆڕشی نوێ کە ئەم جار ئەم شۆڕشەی نوێ دروست بووە لە گوندی شوێنێ دروست بووە یەکەم بارگای پێشمەرگەی کە دروست بۆ لەوە دروست بۆتەوە هەرچەندە قەندیل پشتیوانێکی زۆر گەورەیە بۆ شۆڕشی کورد سەرتاسەری قەندیل و وەبناری قەندیل مانەوەی هێزی پێشمەرگە قەندیل هۆکارێکی زۆر گەورە بووە بۆ مانەوەی هەم خۆی و هەم چیاکان و هەم خەڵکەکەشی تا ئێستاش بەردەوامن بەڕاستی بە دڵسۆزی ماونەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ شۆڕشی کورد و بۆ کورد و بۆ کوردستان و فیداکاری شۆڕشی ئەم جارەمان کارێکی ئاسان نەبووە هەم زۆر درێژەی کێشا هەم دوژمنەکەمان دوژمنێکی بەقووەت بوو لە ئاخیرەکاندا 184 ئەفواجی خەفیفی لە کوردستان دروست کرد لە کوردەکانی خۆمان و بۆ دژایەتی لەگەڵ شۆڕشی کرد و کە بۆ هاوکاری جێشی عێراقی و بۆ ئەوەی کە پەلاماری بنکە و بارەگا و شوێنە ئازادکراوەکانی خەڵکی کوردستان بدەن لە ڕۆژێکی ڕەشدا دەستمان پێکرد بەڵام ئازادێکی ئەم ئازادیەکە ئێستا هاتوۆتە بەرهەمی خوێن و خەباتی ئەم هێزەتی کۆشەری کوردستانە من باوەڕ ناکەم ئەو هێزەی پێشمەرگەی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ڕاپەڕین کە دروست بوو پێش ڕاپەڕین جارێکی تر کورد بتوانێت هێزێکی ئاوا دروستکاتەوە ئاسان نییە هێزێکی ئاوا فیداکار دروستکاتەوە چونکی پێشمەرگە هەبوو بە 2 ساڵ کەس و کاری خۆی نەدیوە پێشمەرگە هەبووە هاوسەرەکەی منداڵەکانی لە سجن لە ئەبوو غرێب بوون بەڵام تەنەزولی نەکردووە بۆ بەحس و تەسلیم بێتەوە سەرشۆڕ کات و دایکی لە سجن بووە باوکی لە سجن بووە برای لە سجن بووە بەڵام فیداکاری و پێشمەرگایەتی خۆی کۆتایی پێ نەهێناوە بەردەوام بوو کاک محەممەد گوتیان کە یەکەم جار سەرۆک مامجەلال داخڵی منتیقی پشدەر بۆ بەناوی نهێنی پیرۆت داخڵ بووە وا بوو کە گوتیانە کەسێک دێت و نا ئەوە هەر بۆ لەعزەیەکی کە لە سێ سنوور داخلی بەناو خاکی ئێران داهاتن
تا لە ئێران هەڵبوون مەسەلەن ناوی مام جەلالیان گۆڕی بوو هی دکتۆر مەحمودیان گۆڕی بۆ ئەوەی نەناسرێن پیرۆت و نازانم چی و لەوێش کەوتنە شەڕەکەی ئەو شەڕێکە لەو لایەوە ئێران هات لەو لاشەوە بۆ بە مامەندەیدا ئەوان گەیشت بوونەوە کوردستان ئەگەر ئەو پەلامارە گەورە هات و پەلامارە گەورەکە دەستی پێکردەوەی کاک نەخشیروان بنووسین باسی دەکا ئەوە دواترە بەڵام ئەو منتیقەیە مرکزی شۆڕش بوو بناری قەندیل هەمیشە پڕی پێشمەرگە و ئەوانە و هێزی پێشمەرگە گەشەیەکی زۆری کرد بە هاتنەوەی مام جەلال و کاک نەخشیروان و برادران و هەرچەند پێشتر شەهید ئارام و کاک عومەر عەبدوڵڵات تایری عەلیوالی ڕەسوڵ مەمەند سعدی گچکا سەید کاکا دکتۆر خالید عەلی عەسکەری ئەوانە هەمویان لە کوردستان لە شۆڕشی ئەیلولیشدا ئەوانە مەسئول و بەرپرس بوون و لە نوێ دەستیان پێکردەوە جارێکی تر هەم شارەزاییان هەبوو هەم توانایان هەبوو ئەوانە بۆ ڕێکخستنەوەی پێشمەرگەی کوردستان زۆربەی پێشمەرگەکانی کە هی شۆڕشی ئەیلو بوون نەچووبوونە ئێران دیسان هاتنەوە جارێکی تر سەل لە نوێ دەستیان پێکردەوە لەگەڵ ئەوانە بۆیە شۆڕش بەحاضری گەسەی کردەوە هەرچەند مانگێکی کەوتە بین زۆر باش گوڵەخان ینی لەو تەمەنەیدا بە چ ئومێدەکەوە و خەبات و تێکۆشانتان دەکرد خۆ ڕەنگە مەسەلەن نەک ڕەنگە بگیرابان ئەعدام دەکران ینی ترس نەبوو لەو کاتەدا تەمەنێکی گەنج ڕەنگە وەختە ڕەنگە جەنابەت 18 ساڵ 19 ساڵ بوو بیت واللهی تەمەنم 16 ساڵیش تەواو نەکرد بوو کە کەوتمە ناو ئەوەزعانەوە بەڵام وەکو کاک محەممەدی شاری پێدا خەڵک ئەوەندە بە جۆش و خرۆشەوە ئەوەندە بە دڵسۆزی ئەوەندە بە پەرۆشەوە چۆن ئەو شۆڕشەوە شۆڕشی نوێ بەڕاستی نازانم ئێستا کە ڕابردووی خۆمان دێنمەوە بەرچاو چۆن توانی ومانە ئەو هەموو ئەرکە قورسانە جێبەجێ بکەین مەسلە من وەکو خۆم کچێکی گەنج 6 برات هەبێ ئەنی بنەماڵەیەکی دیاربی بەڵام بتوانی هەموو هەر چوار دەورەشمان جاش و جێیش بووە چەند مەفرزەی جاشی لێ بووە ئەمن و ئیستیخباراتی لێ بووە ئەو کاتە سەرۆک جاشەکان لێ بوون دەیان جار ڕاویان ناوین خەڵکی ئێستا لە مەسئولیەتی بەرزدا لە ناویکێتیدا بەڵام ئێمە خۆمان لە بەرشاردۆتەوانێ ئێمە بەگرداوە ئێمە حسابیشمان لەسەر ناکرێت بەڵام ئەوان لە ڕزی پێشەوەەوە ببێت قوربانی خوێنی شەهیدەکانمان و تێکۆشانی ئێمە و ئەو تێکۆشەرانە ئەمە وەکو گەنج لەبەر ئەوەی ڕێخستنەکان ئەوەندە تۆکمە بەهێز بوون بۆ نمونە 3 کەس 4 کەس لە ناو یەک شانەدا بووی شانەکانیش هەمووی واپەستە بوون بە پۆلەکانەوە کەسی نەدەناسی مەگەر ئەوانەی دڵسۆز بن ئەمە لە ناو سەنگەسەر قەنەعەتت بێ هەمووی بەناوی نهێنی بوو هەمووی بەناوی نهێنی بوو مەسن ئەمن چەند کەسمان من هەڵا کاتی خۆی یان گوڵاڵە ئێستا کاک محەممەد زانێ لە کۆنفرانسینەوە تو یەک بۆ کۆنگرێ یەک کە من ناسێنرام بە ناوەکەی خۆم بوو بە ناوی گوڵاڵە ناساندیانم لە هەڵبژارنەکان و لە کۆنفرانسەکە دوای کە حەسەن کوێستانی هات کوتی ئۆتومی گوڵاڵە بەڵێ تێدا تازە ناوت هەر گوڵاڵەیە ئێستا من ناوەکەی خۆم وەکو گوڵشەن هەر بزر بە کەس نەزانێت ناو گوڵاڵەیە یان هەڵاڵە یا گوڵشەنە اینجا ئێمە بە ناوی خوازراوە نهێنی ناوەکان هەبوون شانەکان هەموو وەکو پێم ژنی دیکەشە بوو کچی دیکەشە بوو هاوکاریان ناو سەنگەسەر بوو بەیان ژن و کچی لە بەسەستێن هەمان بوو لە خەندەکە لە ژاراوە لە ناو ڕانیا لە سلێمانی پەلمان هاشت بۆ ناو هەولێر لە قەڵاتزێ کۆڕکۆبنەوە دەکرا قەنەعەتت بێ لە ناو ڕانیا ئەو کاک جەلالی زیندانیەکان زۆربەتان ڕەنگە بیناسن ئێستا لێرە مەسئولی زیندانی سیاسیەکانە ئەمە کێشەیەک لە ناو سەنگەسەر دروست بوو لە ناو سەنگەسەری خەڵکمان بان کردو محاسەبەمان کردووە چۆن نەترساوی لەو هەموو جەیشە لەو هەموو جاشە لەو ئەمن و ئیستیخبارات گەنجمان بان کردووە کوتمانێت تۆ ئەو کێشەیە دروست کردووە بۆ کچەکان یا بۆ کوڕەکان یا بۆ مەفرەزەکان نەترساوین هیچ ترسێک لە گیانی ئێمەدا نەبووە بەرەنگاربوونەوەکە ئەوەندە بەرەنگاربوونەوەیەکی دڵسۆزانە بوو بەڕاستی ژنیش ئەوەندە جۆش و خۆشی پێدا بوو پشتیوانی لێ دەکرا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هیچ جیاوازیەک نەبوو لە بینی ئێمەدا ئەمەش هەوڵمان دەدا وەکو ژن ئەوانەی کە خوێندەوار بوون و ئەوانەی کە لایەنی کۆمەڵایەتیان بەهێز بوو بۆ یەکسانی لە داهاتوودا بەڕاستی هەم سەرکەوتنیش بۆ کورد بەدەست بێ ئەوەی ئومێدتان بۆ بوو بۆ کوردستان بوو ئومێدمان یەکجار گەورە بوو ئەمە لەگەڵ نەبوو بڵێن بۆ موچە و بۆ پلە و پایە ئەمە هەمومان ماڵەکانمان ڕووخا ئەم یەک لەوانم بە ئیڤای عەسکەری بردیانم لە کەڵکی یاسنیاغای فرادام لەگە براش لە خۆم گچکەتر دکتۆر ئازاد نەداویک نەباب نەکەس و کار کەسمان لەگەڵ سێ ڕۆژان نەمانزانین چێ لە کوێشە خەڵک ترسی لە گیاندانە بوو نازانم ئەنی ئەوەندە بەدڵسۆزی ئیشی بەیەکێتی نیشتیمانی کوردستان دەکرد ژنانیش زۆربەی هەرە زۆریان بەڕاستیەوە بوون پێشمەرگێت بربا ماڵێکی هەتا پیاوەکە لەواژنە باشنەکە دێشار ئێستا بۆ منداڵەکان بۆ ئەو نوێ هەندێک شتێبی جێڕێ و ڕەنگە باوەڕ نەکەوانە ئەوەندە نەهامەتێکە قورس بووە نەیبینیوە ڕەنگە باوەڕ نەکە ڕابردووەکەوا بووە بەڵام ئەمە دەبێ وەکو ئەو کەسانەی کە لە ناو کۆڕی خەباتدا بووین نابێ ئەوانە قەت لەبیرکەین وەکو چیرۆکش دەبێ بیجێڕینەوە
دایان داستانیش لەسەر ئەوانە تۆمار بکرێەوە من پێم باشە پێشنیاریشم کردو لە ڕابردوویەکەتی نیشتیمانی کوردستان دەبێت ئەوانە بخرێنە قۆناغی خوێندنەوە بەڕاستی ئەمە دایان داستانی گەورەمان هەیە دایان سەرکردەی وامان هەیە بەڕاستی کەتوانیوەتی ئەو وڵاتە ئازادکە کە ئێمە ئێستا لێرە گفتوگۆ دەکەین دانیشتین بە ئازادی خوێن و خەباتی ئەوانەیە حەقە لەبیر نەکرێن وەکو دەڵم پەیمانگای تایبەتی بکرێتەوانێ بەوەی ئەو دەرسە مێژویانەیەکەتی نیشتیمانی کوردستان بەڕاستی لێدا بخوێنرێن بەنەوەی نوێ ئاشنا بکرێن بە کچ و بە کوڕیش زۆر باشە کاک محەممەد دروستبوونی یەکێتی چ ئومێدێکیدا بە خەڵک ئەو کاتە لەنا ئەو ناومێدیانەی کە هەبوو ئەو شۆڕش و ئەو خەبات و تێکۆشانەی کە دروست بوو بۆ کوردایەتی دوای شەڕێکە پایزەکەی کردن باران بوو بایزاغە لە وڵاتی بوو کەڕەویشتەوە 16 پێشمەرگە بوو 16 دیناری وێدەم پێشمەرگە و دیناریان بدەی سێمان و پێشمەرگە زۆر بووە دینارەکەی چ لێ بکەن پێشمەرگای حیلە هێوس دینارێکی بدەمێ بە چینەی دەبێت چیە بی دەمێت چەندە دەگوتی خۆم ئەوەندە نەردێت خۆم بچم ئاشن نییە و لە جیان پشتیوان نییە و بەخۆ خۆ بژێرین پایزەکەی بایزاغە بە ڕەحمەت ڕۆیشتەوە کە بە زێمایی تا هاتە بوهاری بواری حەفتەی 6 بوو هەفتەی بوویان 90 جێش دووبارە لەبوون هاتەوە ئەمە زاری کە دووبارە لەبوون دێتەوە بە قورستر لەوەن دێت زۆر بە مهمترەوە هاتەوە بەڵام ئەمە دووبارە چوینەوە جێ خۆ چوینەوە قۆپی پەسیوان شێ لە خۆی پەسیوان بووین هەتا دەوری سەعات 1 و 2 ئەگەڵ ئەو 16 پێشمەرگانە خەریک بووم پێم پێک نەداتنە هەندەکانە گەرسیلان گرت ئیخۆم هەندێک ئەم شەگۆ ناوی ئەوی بگرن دەبی هەری هەمومان بی ئەو 16 ئەوی کە بەرداری شەڕەکەیشەکان دەینی ئەوەی ئایا دەینی ئەوەی نانی دەینی دەبی ئی هەمومانن بی دەوری سەعات 1 و 2 ئەوانە بوو تا قناعم کردن بڵێم ئەگەر سیلاح گرایان 100 سیلاح گرایی هەمومان بی بەڕەحمەت بن محەممەد شێتەوە کە یەکەم جندی کوش لە کوردستان لەگەڵ حەسەنی حەمەدە بەری نردبوونیانە بەری دۆڕەکانی کەرێ سەعات 2 بوو 2 شێ هاتنەوە گەشت دەکرد گوتم ئەنگۆری کوێم وتیان ئەمە لە بەریکانی کەرێ گوتم لە بۆ هاتنەوە ئێرە پیان ئەمە زۆر باش ئازانی ئەسپێنی گۆلێرە جوندیانە کوژن سیلاحی شەگرت تیان ئەما زانی ئەنگۆچەکە دابا مجموعك پێشمەرگە ئازابن بە ڕەحمەت بشەید حەلینە بیشەید ئەرسەلان مەجموعەکە ناویان بینم هەر شازەکەیان ڕاستە یەک لەیەکی ئازاتر بوو چ ئومێدێک بوو بۆ خەڵک دروستبوونەوەیەتی و ساڵ بە ساڵ دوای ئەوە ئەمە بەش بە ئاڵی خۆنگەمە کۆڵنا دەین و خەباتەکەین و دژی ئەو حکومەت هێوەستینەوە و خەڵک هەبوو باوری پێ نەبوو هەبوو باوری پێ هەبوو بەڵام بەشی هەرە زۆر گەنجەکان باوریان پێ بوو هەتا ڕاپەڕی دامەکە بڵین ڕۆژانی سەخت بەڕێکرا ئەو بوهارێکە جێیشن لەواتەوە ساعت 6 نیوی جێ هجوومێکی لەوە هینایدان هاتەمە بەستێک کەمین دانیش بووین تم کەس نابی بزوی نابی تەقەشیان لێ بکەن هەتا بڕمانیان دەدەین بابێت تێک هەڵەبیت بڕوانان نگەڕێداگەین ئیان کوژین چاک بەڵام کە لە نێزیک بوونەوە تقریبەنەوانەیە 100 متر 70 مترەگما بە ڕەحمەت بشەیت هەلنەوی ڕناوەستە سەری دەیدرنیە و ئەوەی کردەوەی کرد ئەوان ئەمە تەقان نەکردین مەکە تەقان نەکردین ئەمە مسەیتەر بوومە سەریاندان دوو فەستی لە پێشەوە بوون لە ماوەی چەندی خۆی لە ماوەی 10 دقان هەردوو فەستیلەکان یەک نەشت هەر هەموو کوشتن بە یەک جار هەموو کوشتن شەڕەکە دەوامی کرد 12 ساعت و نیوان هەتا شەو داهات شەڕ بوو لە بەیانیەوە لە بەیانی ڕا لە شەشی بەیانی ڕا هەتا 6 و نیوی ئێوارە شەڕ بوو یەک لیوە حەسکەرن لە بۆدات هەردات تیارن لەسەر بوو دەبابەن لە بۆ هاتن ئەو 12 ساعت و نیوانە یەک چرکە شەڕانەوەستە ئەمن لە ماڵی فشەکەم زۆر من دوو پێشمەرگەمە ناردن لە ماڵەڕا بە پشتیان فشەک دەینا نانیان دەینا داتنەوە ناون هەتا سەعات 6 و نیوی ئێوارێ 6 و نیوی ئێوارێ چوینی نامەیتان ڕۆژە چوین ڕۆژێت باسکێکی وارە بوو باسکەکەیدا چوین تێک هەڵبووی لەگەڵیان بۆ نمونەمە لە پەنابەردێکی دانیش بووینە من و شەید عەلی نەبی و بە ڕەحمەت بێ حەمەد ئەمینی ڕەحمانی پێشمەرگێکی کەشن لەکرد بوو بەردێکی گەورە بوو بەخەت قەنەفێکی بوو ئەمە ئەلێر لا لێرە ئەو دەمیش گوتم عەلی نەبی گوتم حەلی ئەمن گۆ حەلی یەکی لە پەنابەردی گۆ نەحەن ئەمە ئەلێرین ئەوەندە لێک نزیک بوون لەگەڵ بەر یەک بەردی ئەوەندە لە بینی بوو يعني كقلت أمر علي نبي أمر بعد نبي أوش حليبه أوش ناي عليبه حليبه لفنا برديبه أوش ده يديبه أمر قو عليه أيوة نحن أجر قلت نعم قلت ما يكون قلنا عوانا دير سلاح شنقر جهازك شنقر هتا شوده هات شربه خوش بختانه يكس شن لنا كجرا يكس شن بالدار له شار زابون هيك سركدات شنو توجيهات اللي كسر نقرا أمر فرض توجيهات أمره تيار سبكين تم بابرين إير بزي بيالي عندنا المزيد روشتي شو نشاخ كديك أرأوا أرأوا مضبوط جي قوري زور باشا كان محمد يعني
ڕۆژی زۆر سەختان بەڕێ کردووە وەکوی کاک محەممەد باسی دەگات دەڵێ ئەو دی بەردی دوژمنی لێ بووە مەسەلە ڕەنگە جەنابیش کۆمەڵک نمونی لەو شێوەیەت هەبێت بەڵام پێشنیازی تۆ وەکو فەرماندەیەک وەکو پێشمەرگەیەکی دێرن وەکو سەرکردەیەک بۆ نەوەی نوێ بۆ ئەو گەنجانەی تازە پێدەگەن بۆ ئەوانەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەبات دەکەن جەنابەت دەزانی کە خەبات گۆڕاوە ئێستا وەکو منها بە قاتوو بۆین باخێ ئێستاوانەیە کاک محەممەد پێشنیازی تۆ نەسیحەتی تۆ بۆ ئەوانە چییە؟ وڵی کاکە زانە مەسەڵەن باسکردنی شۆڕش و پێشمەرگایەتی کارێکی سەختە ئێستا لە بن کارەبا و لە ژوورێکی ئاوا خۆشدا باسی دەکەین بەڕاستی بە ڕۆژێکی ڕەشدا تێپەڕین ڕۆژە سەختەکانمان بڕی ئەم ئازادی ئێستا هەیە بەرهەمی خوێن و خەبات و ڕابردووی ئەم تێکۆشەرانەیە کە خوێنی خۆیان بەخت کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ڕاپەڕین هیچ کیانێکی سیاسی هیچ حیزبێکی سیاسی لە مێژوودان نەبووە بەقەدەر یەکێتی سەرکردەی شەهید بوو بێ لە شۆڕش و خەبات و تێکۆشانی ناو کوردستاندا تا ڕاپەڕین پێش ڕاپەڕین ئێستا ژمارە هەمویانم لەبیر نییە بەڵام هەمویانم دەزانن لە بەرچاوە نەگەر بیان ژمێرم بۆ سەری 35 کەسی سەرکردە و تێکۆشەری لە پلەی ئاستی بەرزدا لێکێت ژمانی کوردستان لەگەڵ هێزی پێشمەرگە شەید بووە ڕاستە خوێنی ئەوان و خوێنی پێشمەرگەیەک جیاوازی نییە بۆ بنەماڵەکەی خۆی هەروە خۆی سەرکردەیەک و پێشمەرگەیەک هەرێک شەید بوونی خوێنەکەی بۆ بنەماڵەکەی وەکو یەکە بەڵام بۆ کوردستان جیاوازی هەیە کەسێکی سەرکردە کەسێکی ڕابەر لەگەڵ کەسێکی تر ئەم ئازادی بەدەست هاتووە بە خوێن و خەبات هاتووە ومێت دەکەم گەنجەکانمان خوێندەوارەکانمان تێکۆشەرەکانمان هەوڵ بدەن ئەم کیانە بەرنەسەرێ وەریگرن وەریان گرتووە من جارێکی تر سەری ڕێز بۆ پێشمەرگەکانی 76دا دەنوێنم کە ئێستا ماون و زیندون و ڕەنگە گویان لە دەنگی ئەمە بهێندێکیان ئەوانەی کە لە حیات داماون ئەوانە فیداکار بوون تێکۆشەر بوون پیان دەڵێم شەهیدی زیندوو ئەوانە بەڕاستی شەهیدی زیندون ومێت دەکەم یەکێتیش ئاوڕیان لێ بداتەوە پەیامێکی شەم هەیە ومێت دەکەم ئەم پەیامەم بگا وەکو پێشمەرگەیەک فەرم داوا لە هەردوو سەرۆک دەکەم لە کاک مەسعود و کاک بافڵ کە ناڵم کەمیان کردووە ناڵم بێخەمن خەمخۆر نین خەمخۆرن بەڵام زیاتر خەمخۆر بن ئەم وەزعی ئێستا تێپەڕێنن چونکی کەسوکاری شەهیدان خەڵکی تێکۆشەری کوردستان فیداکارەکانمان چاوەڕوانی سێشتیان لەو دوو سەرۆکە هەیە بەڕاستی یەکەم ئەم کیانە سەرکەوێ خەڵکی کوردستان ئێستا نانی دەوێ ئازادی دەوێ ئەمنیەتی دەوێ داوایان لێ دەکەم دوژمنەکانمان دڵخۆش نەکەن دوژمنەکانمان دڵ ناخۆشکن هەوڵ دەن ئەو وەزعی ئێستا هەیە تێیپەڕێنن هەردووکیان هەم هێزی پێشمەرگیان لە بەردەستە هەم ئیمکانیەتیشیان لە بەردەستە ئەی ئەگەر بوو ئەو ڕۆیان نەبێ بۆ کەنجینیان دەبێ داوایان لێ دەکەم وەکو پێشمەرگەیەک لە بەریان دەپاڕێمەوە خەڵکی کوردستانیش لە بەریان دەپارێتەوە خەڵکی کوردستان حازرە بۆ خەبات بۆ تێکۆشان بۆ فیداکاری جارێکی تر ئەگەر کورد پێویستی بە خەبات و تێکۆشان بێ خەڵکی کوردستان خاوەن خەباتە خاوەن فکرە کۆڵی نەداوە بەڵام ڕجای خوێنی شەیدانم لەو دوانە هەیە ئەم وەزعا سەرخەن بەرەو پێشتری بەرن ناڵم کەمیان کردووە کەمیان نەکردووە زۆریان کردووە بەڵام خەڵکی کوردستان چاوەڕوانی زیاتر لەم دوو سەرۆکە دەکات بەڕاستی ومێت دەکەم سەری خەن و پەیامەکەشت بگاتە شوێنی خۆی لەوە ومێت دەکەم پەیامەکەشم بگات تۆش بیگەێنێ گەنەگەاندووە دەوات سەرقەیت دەکەم ناناتڵیان بەدەگات جارێکی تر بەخێر بی زۆر سپاس کاک محەممەد گەورەتان کردین گوڵەخان دوا پەیامی تۆ تەوسیات تۆ بۆ گەنجان و لاوان بۆ ژنان لە دوو خاڵ یەکەم ڕابردوو ژنان دیارە ژنان کە ئێمە قسەمان لەسەر چۆن دەڵێ دیێنەمۆیە گەڕگەکە ئەوان بوون لەبەر ئەوەی ژنان پشتیوانی پیاوان بوون جا ئەو پیاوە لە خێزانەکەیدا هاوسەر بێ برا ببێ هەر شتێک ببێت ئەوە یەک دوو ژنانیش وەک پیاوان لە ناو کۆڕی خەباتدا بوون زۆربەی هەرە زۆریان ئەوە لەگەڵ ئەوەشدا ژنان
لە زیندانەکان بوون ژنان مێردەکانیان شەهید بووە برایەکانیان شەهید بووە هەتیویان بەخێکردووە هەرچی نەهامەتیە نەبوونی و نەداریە بەسەر ژنان داهاتوە ئەو هەزاران گوندەی کە ڕاگوێزراوە هەمووی بە کۆڵی ژنەوە بووە قورساییەکەی ژن لەبیر نەکرێت ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەبەر ئەوەی زۆر بە جۆش و خرۆشەوە زۆر بە دڵسۆزی توانیان هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بن لەبەرەوەی هیچ حیزبێک لە ڕابردوودا هەتا ڕاپەڕینیش یەک ژن هیچی نەکردبێ بۆ ئەو کوردستانە غیری ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاپەڕینیش ئەمن لەو ڕانی یەکەم کەس بن کە ئەو کاک حەمە ڕەنگە شایدیمان بۆ بدا من چاوم لێ بووە چۆن یەکەم تەقەیان کردو هاتون و ڕۆشتون کۆڵان بە کۆڵان کەسێکمان لەگەڵ نەبووە حیزبەکانەکە ورده شاهد دەبوورادەم کەیکەم تەخ من بەدە پەنجە بۆ تۆی مۆر دەکەم خەناعەتت بێ یەک کەسیش نەبووە لەناو ئەو ڕانی و لە هیچ شوێنێکی کە غێر یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژن و پیاوە بۆ ئیشکردن حەقا یەکێتی نیشتیمانی کوردستانیش لا لەو ژنە کۆشەر و ماندوانە بکاتەوانێ بە سەدان ژنی وەک من کە خوێنی خۆی خستۆتە سەردەستی خۆی بەس بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا دەیان ژن دەناسم لە ماڵەکانیان دەناڵێن کە لە زیندانەکان بە قژ ڕاکێشراون ئەنواع شکارە ساتی خراپ و خەتەریان لەگەڵ کراوە حەقا یەکێتی نیشتیمانی کوردستان ئاور لەو ژنانە بداتەوە لەبەر ئەوانە بنچینەیەک و غەزێنەیەکی گەورەی لە بن نەهاتوون بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان باسی 50 ساڵ دەکەین 50 ساڵ وەکو کاک محەممەد گوتی لە بن کارەبا دروست نەبووە بۆ داهاتی ئەو کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەوانن لەبەرەوەی ئێمە ڕۆژێک کە دێنە سەر مەسلەی دەنگدان حزبی هەڵبژاردنین ناچارین ماڵ بە ماڵ و دەرگا بە دەرگا دەگەڕێن چێ دەرگا دەکاتەوە ژنەکان دەرگامان لێ دەکەنەوە ئەگەر ژنەکان پشت و پەنابن پیاوەکانیش دەنگدەری ئەو حیزبن ئەگەر ژنەکان پاشەکشیان کرد بەڕاستی ئەوەشەیە پێم باشە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی و ئەهمیەتی ژن لە دەست نەدا لەبەرەوەی بەڕێز مامزرال یەکێک بوو لە پشتیوانە هەرە گەورەکانی ژن و زۆر زار ژنیشی هاندا و لەگەڵیشیان بۆ هەر هەموو ئەمن ئێستا بۆ خۆشم وەکو خۆم لەبەر خوێنی ئەو هەموو شەهیدە و لەبەر ماندووبوونی خۆم و دڵسۆزی تێکۆشەران کە ئیش دەکەم ڕەنگە بەیانیش لە ناو یەکێتیدا جێم نەبێتەوە بچم لەسەر مەزارەکەی مامزال وەکو ژینە ئەمینی لە تارانچیان کرد ئەوا دانیشم لەوێ شۆڕشێک پێک بێنم بۆ ژن ئەوە یەک دووش بۆ گەنج و تازە پێگەشتەکان با بگەڕین بە دوای ئەو ژنانەدا کە بەڕاستی شایستن هەر کەسێک بەرچاویان کەوت نچن پۆست و پلەی باشی پێ ببەخشن نچن ئیمتیازەکان بۆ ئەم برن با بگەڕین چێن ئەوانە لە ڕابردوودا چۆن ئەمە وەکو دەستە گوڵەکەی مامزرال باس دەکرد کام گوڵی جوان بوو لە گەڕ کوماڵەکان ئەوە دەچندایەوە بۆی بەرهەمەکەی جوان بێ هەتوو لە گەڕەکەی خۆت تەماشاکە کام کەس کە باشە هەموو گەڕەکە شانازی پێوەکە بەڵام کەسێکەیە لە نێو خزم و کەسدایان لە گەڕک و کۆڵانەکەدا بەڕاستی ئینسان بێزار دەکات بۆیە داواکارم لە داهاتوودا یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەیان پەیمانگا و زانکۆی گەورەمان هەیە بابگەڕە گوڵبژێریان کە ئیشیان پێ بسپێرێ بەڵام چۆن ئەوەی ئێستا کە بەسن یەکێک لەو سنتەرانە کە سنتەری دیڕاستە با پەروەردە هەبێ با پێگەاندن هەبێ بادیان ئەنجومەن لە هەموو سنوورەکان پێک بێنێ یەکی وەک بڵەوەرە بڕەوە سەد ژن لەوێ بڕۆ ڕابەرایەتیان بکە با پلە پۆستم نەبێ بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوڕۆ ئیشی پێ لەسەر زادە بن لە گەڕک بن لە ماڵ بن با ئەوانە حازر و ئامادە بن و پشتیوانیان هەبێ لەلایەن یەکێتیەوە سپاس بۆ دوایین ئامۆژگاری و پێشنیازی بەڕێز کاک محەممەد لەو بەرنامەیە چیە لە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا من یەک قسەم مابوو یەکێتی لە وەزعە بێئیمکانەتیدا بوو دیازێکی کۆڵە پشتن گرت بوو لە جوندیان یەک جیهاز کە گەیشت بەشەی دکتۆر خالیدی لە زارگەڵی تم ئەو جیازە مال بۆ توینە دەگوت چی لێ بکەین بەتەنێ بەس ئەوە نایگوت هەموو یەکێتی ئەو جیهازە هەیە گەر یەکی دیکە هەبایە زۆر باش بوو پەیوەندی نەکرد بەشکم حالف کرد تم لە شەڕی داهاتوو گەر شەڕی داهاتوو لە شەڕی داهاتوو بۆ توانەکەین دوای هەنگین ئەمان بەنسبەتی وەزعی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بە سەدان تێکۆشەر و خەڵکی تێکۆشەر و خەڵکی ماندوو و خەڵکی هیلاک کە بڵێن گلەی هەبێ یان بەخۆیان هەیە هەموو شتی ئیمکانێتی باشە و فولە و هەر بەخۆی تووڕێ و ئیخناع نابی بە چیز ڕازی نابێ و زۆرن بەڵام هەیە غەدری دەکرا وەکو پێویست حورمەتی نەگرا وەکو پێویست شتی لە بۆ جێبەجێ نەکرا ئەو حەقی خۆی چاوی لێ بکرێت و چاوی لێکرابیت و چاویش لێ بکرێت بنسبەتی ئەوانەی کەرعانێکی گەنجن ئەمن داوا لە گەنجانەکەم دا لە گەنجانەکەم شۆڕش بە گەنجانەکرێ قۆناغ بە قۆناغ لە قۆناغی 76 ساڵ ئانەکە ئەمە ئەوانەی کە وەختی خۆی شۆڕشن کردگە و ماندیبووینەمە هەموو لە قۆناغی تێپڕینە داوایان لێکەم شوێن بەتاڵ نەبی شوێن زیاتر بی زیاتر بتوان خەبات بکەن زیاتر بێنە پێش لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر یەکەتیش ڕویان تێنە کاوڕوو لە یەکێتی کرد ئەو یەکێتی کە جەناوی مامزەلار و برادەرانی بەڕێز کە بە ماندیبوونێکی زۆرەوە یادێتیانە ئەو قۆناغی بە خوێنی هەزاران شەهید
کە بەدەستی خۆن هەڵگرتینەوە و لە ناو بەتیانەندا بۆ کە سوکارن بردینەوە ئەوە بە خۆڕایی داوایانێکم بەنسبەتی وەزعی ئێستا کە لە بینی یەکێتی و پارتی و حیزبەکاندا هەیە هیچ مەجالێکی تێدانی ئەوان سەداری دیکە شەڕ بۆ شەڕی ناوخۆ بۆ شەڕی گەورەتر بە تووڕبوونی گەورەتر بووە بە ناساری دەست ناو دەستی یەکدیکان ناود و بەچاک بنەوە بتوانن هەرێمەکە بەرەو پێشتر بەرن خەباتەکە گەرمترکەن زیاتر هاوکاری یەک بن بەسەر ئەو ئیمکانێتە زۆرەوە ئەو ئیمکانێتی العان هەبوو ئیمکانێتی کە بڵێن بە سێمانگانی یەک دیناری یارمەتی پێشمەرگەی درا ئەو دنیا و بنیای فەرق دووبارە داوا لە سەرکردەکانەکەم بە چاوەکی باش بە حورمەتێکی زۆرەوە چاو لە گەلەکان بکەن کە گەلێکی تێکۆشەر و ماندوو بووە گەلک بۆ خوێنیدا گەلک بۆ مادی بووە خەباتی کردیا ئەوە لە بەرچاو نەکرێت ئەوان لە بەرچاویان بی ئەوان هەر لە بەرچاوی ئەوە ئیماندبوونی خەڵک و خەبات و تێکۆشانی کوڕ ئازاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردستان بەحامە هەموو کوردستانە دووبارە داوا لە گەنجانەکەم بێنە مەیدانی خەبات بێنە مەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێز و حورمەتم هەیە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز محەممەدی کاکەمزە فەرماندە و پێشمەرگەی دێرین کەسایەتی کۆمەڵایەتی زۆر زۆر سپاس کاک محەممەد زۆر زۆر سپاس بۆ خات و گوڵەخان کەسایەتی دیار و کادری دێرین یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەممەد وتمان سەرکردە و فەرماندە و پێشمەرگەی دێرین سپاسانەکەم گەورەتان زۆر دڵخۆش بووم شانازیتان پێوە زۆر زۆر بینەرانی خۆشەویستی کورسات نیوز لە بەرنامە تایبەتی پانۆڕامادا و لە چوارچێوە یادکردنەوەکانی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین بەخوای گەورەتانە سپێرینە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.